محەممەد علی حوسێنی ئەو پیاوەی پێشبینی مەرگ و کوشتنەکان دەکات. بە نەسڕۆڵای وت وەسیەتەکەت بنووسە و دوای 24 کاتژمێر کوژرا. محەممەد علی حوسێنی ئەمینداری ئەنجومەنی ئیسلامی عەرەبی بە دەرکەوتنی لە میدیا عەرەبیەکان و کەناڵەکانی سعودیەوە جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. حوسێنی کە پێشتر ئەنجامی حیزبوڵای لوبنان بووە پێشبینیەکانی دەق و وەک خۆی دێنەتی. حوسێنی تەمەنی 50 ساڵە و پێشتر یەکێک بووە لە کەسە نزیکەکانی حەسەن نەسڕۆڵڵا. لە شاشەی کەناڵی ئەلعەرەبیەوە وتی نەسڕۆڵڵا کۆتایی هاتووە با وەسیەت بنووسێت و کفنەکەشی ئامادە بکات. هەمان شەو ڕووداوەکە ڕوویدا و نەسڕۆڵڵا کوژرا. حوسێنی لە شاشەی ئەلعەرەبیەوە دەرکەوتەوە. ئەمجارەش وتی جێگرەوەی نەسڕۆڵڵاش کە ناوی هاشم سەفیەددینە لەگەڵ هاوڕەکانی دەکرێتە ئامانج، کەچی دوای 24 کاتژمێر لە قسەکانی هەمان ڕوودا و ڕوویدا و سەفیەددینیش کوژرا. محەممەد علی حوسێنی کە خۆی شیعەی لوبنانە و ماوەیەکیش بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ هەواڵگری ئیسرائیل زیندانی کراوە، هەموو پێشبینیەکانی وەک خۆی دێنەتی. بەڵام ئەو دەڵێت پێشبینی ناکات و ئەوەشی دەیڵێت زانیاریە، چونکە ئەو پەیوەندی لەگەڵ ناوەندە هەستیار و بڕیاربەدەستەکانی جیهان هەیە. حوسێنی ئێستا لە سعودیە دەژی. ڕەگەزنامەی سعودی هەیە و بانگەشەی کۆتایی هێنان بە ناکۆکی نێوان شیعە و سوننە دەکات و دەڵێت شەڕ هیچ چارەسەر ناکات و دەبێت بە ئاشتی کێشەکان چارەسەر بکەین. چەند ئاژانسێک بڵاویان کردەوە کە دەسەڵاتدارانی سعودی چاوپێکەوتنەکانیان ڕاگرتووە، چونکە ئەگەری هەیە ناکۆکی و گرژی توندی لێ بکەوێتەوە و زۆر کەسیش لێدوانەکانی حوسێنی وەک قسەی دڵی بەرپرسانی سعودی لێک دەدەنەوە.